سلاوتان نەبێت لەم سەردەمەدا کە بە دیجیتالکردنی هەموو شتێکە بە تایبەت ڕۆژنامە و کتێب بەڵام هێشتا کتێب بەهای خۆی لە دەست نەداوە بۆیە دەبینین هەر کاتێک پێشانگایەکی کتێب دەکرێتەوە خوێنەران بە تاسەوە ڕووی تێدەکەن ئێمە لە چوارەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانین بۆ کتێب گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێوبەر و ئامادەکارانی فیستیڤاڵەکەین یاخود پێشانگا دەکەین سلااوتان لێبێ بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان دکتۆر شۆقی عومەر جێگیری بەڕێوبەری پێشانگا کاک ئارام سدیق نووسەر زۆر بەخێر بێن دکتۆر ئەمەیە پرسیارێ بکەم پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب چی بە شاری سلێمانی دەبەخشێت دەستە خۆش بێ سڵاوتان لێبێ سڵاو لە ئێوە و بینەرانی بەڕێز پێشانگایەک ئەتوانێت چی بۆ شارێک بکە وەڵامێکی زۆر دوور و درێژی هەیە ئەکرێ من کورتی کەمۆ لە چەند خاڵێکە یەکەم لە ڕووی کولتوری و فەرهەنگیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە جوڵەیەکی ڕۆشنبیری دروستەکە کە کاریگەریەکەی کاریگەریکی درێژ مەودایە ئەو کتێبانەی لە شار و وڵاتەکانی ترەوە بە زمانە جیاوازەکانی تر یان تەنانەت لە قاڕەکانی ترەوە دێنە وڵاتی ئێمەوە خاوەنەکەی ئەگەڕێتەوە بەڵام کتێبەکە ناوەڕۆکەکەی لێرەوە ئەمێنێتەوە ئەم کتێبانە بە سوودبەخش و بێسوودیەوە کاریگەریکی درێژ مەودای هەیە لەسەر ئەوانەی ئەیخوێندنەوە لەسەر ئەوانەی وەرجێڕانی بۆکەن لەسەر ئەوانەی وەرێگرن ئەگەر ئەمە یەکێک بێ لە کاریگەری درێژ مەوداکانی کورت مەودا کۆمەڵە کاریگەری تری هەیە کە ئەکرێت ئێمە ئاماژەیان پێ بکەین لە پێشەکەی تۆوە دەست پێ بکەین کە باسی ئەوەت کرد بۆچوونێکی هەڵی لای خوێنەوار و بە تەمەنەکانمان هەبوو کە پێویستی بەڕاستکردنەوەی ئەمانوت ئەم جیلە ناخوێنێتەوە ئەم جیلە تەکنەلۆژیا وێڵی کردووە ونی کردووە گرنگی بە کتێب نادا داتا فەرمیەکانی ئێمە لە پێشانگای کتێب و بەشدار بۆ ئازیزەکانمان ئەو ڕاستیە ئەسەلمێنن کە هەموو ساڵێ پاش کۆتای هاتنی پێشانگا ئیلحاحمان لێکن ساڵی داهاتوو ژوورەکان چۆنە ڕووبەر چۆنە نرخ چۆنە چونکە خۆی ئاماداکاتەوە بۆ پێشانگایکی تر ئەمە دەرخەری ئەو ڕاستەیە کە ئەمنەوەی ئەخوێنێتەوە ئەم خەڵکی ئێمە خەریکی خۆڕۆشن بیرکردنە ئەو گلەیەی بە تەمەنەکانمان خوێنەوار و ڕۆژنامەنووس و نووسەرەکانمان لە جیلی نوێی خۆمانی ئەکەن ئێمە ئێستاکە داتاکانی ئێمە ئەوە ڕەدەکەنەوە کورتمەودا کۆمەڵێک سوودی ئابووری زۆر گرنگی هەیە پێشانگا ئەتوانێت چی بۆ شارێک بکە بەتایبەت لە ڕووی ئابووری و پێشانگا کۆمەڵە کاری زۆر گەورە ئەکا ئەگەر ئێستا لە پێشانگایکی ئاوایە من تەنها بۆ نمونە بڵێم نزیکەی 2000 بیانی هاتوونەتە سلێمانی ئەم 2000 بیانیە 3 ڕۆژ پێش پێشانگا و 3-4 ڕۆژ دوای پێشانگا ئەمێننەوە واتە بە معدلی 2 بۆ 3 هەفتە ئەمێننەوە ئەم 3-4 هزار نەفرە بیانیە ئەو بێزگە لە سەردانی کار هەمووی ئوتێلی پێویستە فندقی پێویستە هەمووی خواردن و ڕێستۆرانی پێویستە هەمووی تەکسی و هاتوچۆی پێویستە هەمووی جلوبەرگە کڕێ هەمووی تۆ ئەناسێ کاریگەریەکی زۆر گەورەیە جوڵەیەکی زۆر باشە خاتە بازاڕەوە لە پاڵ ئەمەیە کۆمەڵێک چالاکی هونەری ڕۆشنبیری فکری لە پێشانگا بەڕێوەچێ کە ئەوانش بۆ خۆیان ئەرزشیان لە پێشانگاکە کەمتر نییە ڕاستە زۆر سپاس دەکەم بەگشتی خوێنەری کتێب لە جیهاندا لە پاشەک شێدایە هۆکارەکان زۆرن بەڵام ئەڵتەرناتیڤەکان چین ڕاستیەکەی ئەڵتەرناتیڤەکان زۆرن بەڵام ئێمە ئەبێ دیسان خەڵک بگێڕنەوە بۆ لای کتێبی کاغەزی چونکە لەبەرەوەی هەمیشە معریفەی ڕاستەقینە لە ناو کتێبی کاغەزیە معریفەی ڕاستەقینە لە ناو کتێبە کانە کە نووسراوە کە نووسەرێک نووسیوێتی کە دەستگایەکی چاپی معتەبەر چاپی کردووە بەڵام کتێبە PDF-ەکان یا ئەو کتێبانەی تر کە زۆر جار ئەمانە کتێبێکن بە فیلتەرەکانی معریفی و ئەو شتانیان نەڕۆشتون بۆیە زۆر پشتیان پێ نابەسرێت لە جیهانی شاوایە لە ناوەندە ئەکادیمیەکانیشە هەمیشە کتێبی کاغەزی ڕۆڵی زۆر زیاترە و ئەبێ بە سەرچاوی یەکەمی بۆ توێژینەوەکان وەکو ئەڵتەرناتیڤ ئێمە دەتوانین وەکو دەستگاکانی چاپ بە کتێبی PDF بە کتێبی دەنجی بەشێک لەو خوێنەرانەمان کە لە کتێبی کاغەزی تۆراون ئاشتیان بکەینەوە ئەمە دوو ئەڵتەرناتیڤن کە ئەکرێ ئیشی لەسەر بکرێ بەڵام هیچ هەوڵتان بۆیەوە ئێمە وەکو خۆمان تا ئێستا هیچ هەوڵێکی وامان نایەوە هەنگاوی بچووکمان ناوە بەڵام ئەم هەنگاوانە پێویستی بە هەنگاوی گەورەتر هەیە کە بە تایبەت ئەمانە بە تەنها بە دەستگاکانی چاپ ناکرێت ئەمانە ڕەنگە بتوانن بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بتوانین لە ڕێی سایتی تایبەتی فەرمیەوە لە ڕێی دروستکردنی ئەپی تایبەتەوە ئەمانە بکرێت دکتۆر گیان بۆ ئەم ساڵ کام بابەتانە گرنگی خراوەتە سەر ئێمە بۆ هەموو ساڵەکان کۆمەڵێک هەنگاوە نین کە ئەو هەنگاوانە نامانوێت بگەڕێنەوە بۆ دواوە واتە ئەگە ساڵانی پێشوو ئەو سێ خولەی پێشوو ناو بنین سێ هەنگاو
خولی چوارم کە ئەکا هەنگاوی چوارم ئەمانەوێت لەو سێ خولەی تر یا لەو سێ هەنگاوی پێشووترمان تۆکمەتر و مەحکەمتر بێ. یەکێک لەوانی کە زۆر کارمان لەسەر کردووە بابەتی هەمە چەشنکردنی ناونیشانەکانە. ئێستاکە کە نزیکەی ئەکرێ بڵم سەدان هەزار ناونیشان هاتوون، ئێمە هاتوون دڵبژێرمان کردووە. بۆ نمونە ئەگەر نزیکەی 300-400 پەبلیشەر واتە دەستگا و ناوەندی چاپ و پەخش و بڵاوکردنەوە لە سەرتاسەری جیهان و داوایان کردووە بەشداری بکەن، ئێمە شۆرت لیستمان کردووە ئەکرێ بڵم لە 170مان ڕەت کردووەتەوە. ئەمە گوڵبژێرێکە لە پێناو ئەوەیە تەنها ئەو دارنەشرانە بهێنین بەشدار بن لەگەڵمانە کە بە سوودی کۆمەڵگەکە تەواو بێ، کە خزمەت بە باگراوندی فکری و فەلسەفی و کۆمەڵایەتی و کولتوری و ڕۆشنبیری خەڵکەکە ئەکا. ناو نیشانەکان زۆرن، بەڵام ئێمە تەرکیزمان خستۆتە سەر پسپۆڕیە نسقەکان. کتێبی گشتیشمان زۆرە، بەڵام پسپۆڕیە نسقەکان بۆ منە فێڵدی یاسا. ئەسڵەن ئێستا خەڵک بەلای یاسا و دەستورە لا ناکاتەوە. فێڵدی مەسەلەن پزیشکی و ئەندازیاری، کارگێڕی، دەستور، هەتا شیعر و ڕۆمان و چیرۆکیش بەداخەوە. ئەدەبیاتیش ئێستاکە بازاڕێکی خراپ دروست کراوە، بازاڕیشتی خراپ ئەکرێ. ئێمە چۆن خۆراکی خراپمان هەیە ئەی خۆین گەدەمان تێکەدا و تووشی نەخۆشیمانەکە، کتێبی خراپیش زۆرە لە دنیاە کە مێشتی خۆمان و نەوەکانمان. هیچ فیلتەرێکەیە بۆ هێنانی ئەو کتێبانە؟ بێگومان دەیان فیلتەرمان هەیە، سادەترینیان ئەوەیە هەرچی کتێب لێرە دێت ئەبێ ئەم مەرجانەی بەسەرا جێبەجێ بێ. بەلای کەمەوە ئێمە 2 مانگ پێشووتر لیستی هەموو کتێبەکانمان وەرگرتووە و عەقدێک گرێبەستێکمان بە بەشداربووەکە ئیمزا کردووە کە نزیکەی 40 خاڵە. ئەکرێ من تەنها ئاماژە بە 3-4 خاڵ دەم کە وەڵامی پرسیارەکەی یەکی چانەڵەیە دەسا و دەستپێکردنی هەر کتێبێک هاندان بێ بۆ بیر و بۆچوونی تونڕەوی ئاینی، نەتەوەی مەزهەبی، حیزبی قەدەغەیە. ئیتر دارنشرەکە بیهێنە سزا ئەدرێ. دووەم ئەو کتێبانی کە بە شانازیەوە باش لە ڕابردووی سەرانی ڕژێمی پێشووەکەن، چونکە کۆمەڵە کتێبی ئاوا بڵاوە بێتەوە، بێگومان لە ڕێگەی پێشانگاوە قەدەغا ئەکرێ. سێهەم ئەبێ سەرجەم ئەو کتێب و بڵاوکراوانەی کە لێرە دەسا و دەستیان پێکرێ و ئەفرۆشرێن هاو ئاهەنگ بن لەگەڵ ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیریە. سەرباری ئەمەش لیژنەیەکی گەورەی وەزارەتی ڕۆشنبیری کە پسپۆڕن بەردەوام بەناو دارنەشرەکانە ئەسوڕێنەوە. ئەگەر یەکێک ژمارەی سپاردنی نەبێ، ئەگەر یەکێک لە فیلتەرەکە بۆ نمونە فێڵی کردبێت دەرچوو بێ، لێرە کتێبەکەی لێوەرە گیرێتەوە و مسادرەکرێتەوە بۆ وڵاتی خۆی. زۆر سپاس. ڕۆڵی حکومەت یاخود وەزارەتی ڕۆشنبیری و پەروەردە و خوێندنی باڵا تا چەند هاوکار بوون بۆ ئەم پێشانگایە؟ ڕاستەکەی ڕۆڵی ئەو سێ وەزارەتی کە باست کرد ئەبێ لە پێشنگایکی وایە ڕۆڵێکی ئەکتیڤ و زۆر چالاک بێ، بەڵام ئێمە هەست تەنها بە ڕۆڵێکی ڕووکەشیانەی ئەوانەکەین. ینی هیچ کام لەم وەزارەتانە بودجەی تایبەتیان تەرخان نەکردووە بۆ ئەوەی بێن پاڵپشتی دارایی دەستگاکانی چاپ بن و ئەو سەرچاوە گرنگانەی کە لە دەستگاکانە چاپ کراوە بۆ یەکەم جا خراونەتە ڕوو بیکردنەوە بۆ کتێبخانە گشتیەکان، بۆ کتێبخانەی خوێندنگاکان، بۆ کتێبخانەی زانکۆکان، هیچ کام ئێمە بەر ئەمانە ناکەوین. واتە ڕۆڵی ئەم سێ وەزارەتە تا ڕادەیەکە توان بڵێم ڕۆڵێکی ڕووکەشە و ڕۆڵێک نییە کە ئەکتیڤیتی زیاتر بدا بە پێشەنگاکە. بەڵێ زۆر سپاس. دکتۆر گیان ئەم ساڵ فرۆشتنی کتێب تا چەند داشکانی هەبووە و هەروەها فرۆشتنی کتێبەکان بە چ میکانیزمێک بووە؟ فرۆشی کتێب ساڵانە ئامارەکانی ئێمە نیشانی ئەدەن کە لە ئاستێکی باشایە، چونکە ئێمە بە کۆنتێنەر واتە بە کارتۆن یا بە کۆنتێنەری گەورە بە سیارەی گەورە کتێبەکان دێن. دوای ئەوەی کە ئەگەڕێتەوە هیوادارم دوای بەشداربووەکان پشتڕاستی قسەکەمان بکەنەوە ئەگەر پێچەوانەش بوو هەر بیڵێن فرۆشێکی باشە لێرە. خواست لەسەر هەموو جۆرە کتێبێک زۆرە، پێشانگایش بە جۆرێکە کە وەڵامی خواستی زۆربەی خەڵکی بداتەوە. داشکاندنەکانیش زیاتر لای بەشداربوو خۆیەتی، بەڵام ڕێژەی داشکاندنەکان ئەکرێت لە 120 تیاابێ و لە ڕۆژانی کۆتایشە بە تایبەت بەشداربووەکانی دەرەوەی کوردستان و عێراق هەندێک جار داشکاندنەکانیان ئەگەنە 30-40-50 لە 100. بۆچی؟ چونکە بارێک کتێب لێرە بگەڕێنێتەوە بۆ میسر، بۆ لوبنان، بۆ سووریا، بۆ ئێران، بۆ تورکیا. کامیان دکتۆر پرفرۆشترینن کوردیەکان یاخود بیانیەکان ئەوانەی کە هاوردە دەکرێن بۆ ئێران؟ لە بنەڕەتەوە ڕاستکردنەوەیەکمان پێویستە بۆ چەمکی پرفرۆشترین کتێب. بۆچی؟ کاتێک گەڵین پرفرۆشترین کتێب جارێ ئەوە هیچ لە ڕووی ئایدۆلۆژی و باگراوندی سیاسیەوە ئەکرێ هەر کەسێ بەلای خۆیان ڕای بچێشێ. ڕاستە. من شایەتیم لایەکە لە هەندێک پێشانگای نێودەوڵەتیە لە وڵاتانی تریش دەستگای وا هەبوو تێتی پرفرۆشترین کتێب لای من بۆ لە کاتێکا بەدەوەداچوون کراوە 50 نوسخەی لێ نەفرۆشراوە. پرفرۆشترین کتێب لای ئێمە کتێبە باشەکانن، ئەو کتێبانن کە خزمەت بە فکری خەڵکەکەن،
خزمەت بە پەروەردەی مناڵەکەن، خزمەت بە خێزانەکەن، خزمەت بە دروستکردنی دنیابینیەکی تازە ئەکەن دوور لەو دنیابینیە کۆنەی کە هەبووە. لە پاڵ ئەمانەیە کتێبی گشتی خاصێکی باشی لەسەر لە پاڵ ئەدەبیاتیشە کە چونکە ئەو کتێبە گشتیانە و ئەدەبیات لە زۆربەی ماڵەکانمانە هەیە. ئەگەر لە ماڵی ئێوەیە کەسێک پسپۆڕی ئەندازیاری بێ، کارەبا بێ، میکانیک بێ، پزیشکی بێ، چوزانم زمانەکان بێ، ئەگە کتێبخانەکەی بگەڕێی 120 کتێبەکانی لە پسپۆڕەکەی خۆیەتی، باقەکەی تری کتێبەکانی گشتیە. لەبەرەوە خواست لەسەر کتێبی گشتیش زۆرە ئێستاکە. کاگارم ویستت قسەکەی ڕاستەکەی هەموو پێشەنگایەک دەکرێت ببێ بە جۆرێک لە هەنگاونان بۆ بەکەلتورکردنی خوێنەوە وەگەوەی کە دکتۆر باسی کرد کە ئەو کتێبانە نابێ پچنەوە بۆ شوێنەکان، هەوڵێک بدەیت بۆ دروستکردنی خوێنەر، بۆ نزیکبوونەوە لە خوێنەر. ئێمە وەکو دەستگاکانی چاپ دکتۆر باسی داشکانێکی کەمی کرد کە لە سەدادەوانە زۆربەی داشکانەکانی دەستگا کوردیەکان لە 130 کە ئەمە ئەکرێ ببێ بەهاندانێک بۆ خوێنەر بۆ نزیکبوونەوەی خوێنەر دیسان لە کتێب و گەڕانەوەیان بۆ لای کتێبی کاغەزی. دکتۆر گیان میدیا و میدیاکاران تا چەند هاوکارن بۆ ناساندنی ئەم پێشانگایە؟ ئەگەر نەبووە بە مجامەلەوە لەوەی لە پەخشی ڕاستە خۆی کەناڵەکان ئەمود ئەم پێشانگای لە پێشانگای میدیا و میدیاکارانە ئێنجا پێشانگای ئێمە و خوێنەر و نووسەرانە، چونکە ئێستا وای لێ هاتووە میدیا بە تایبەتی ڕیکلام ڕۆڵێکی سیحریە گێڕێ. یعنی تۆ باشترین چالاکی بکە فۆکەسی میدیایی لەسەر نەبێ، میدیاکان ڕووماڵێکی باشی نەکەن، ڕووی جوانی دەرنەخەن، بەڕاستی ئەتوانن شکستت پێبێنن. من لێت ناشارمەوە ساڵانی ڕابردوو ڕەنگە هەندێ دەستگا هەبوو بێ فۆکەسی خستبێتە سەر گۆشەیەکی بچوو کە ئێمە تیمێکی 200-250 نەفەری بە درێژایی 6 مانگ خەریکین ئامادەکاری بۆ پێشانگای کتێبەکەین کە بێگومان هەنێ هەموو هەڵە و کەم و کورتی ڕوو ئەدا. میدیا کاتێک دێت فۆکەسە خاتە سەر شتێکی بچووک ئەوە بەڕاستیەکەی خۆیشی و تۆش تووشی ئاستەنگەکە. بەڵام میدیاکانی ئێمە لە هەمبەر پێشانگای کتێب ئێمە قەت خۆمان بە خەوان ماڵ نەزانی و پێشانگای کتێب پێشانگای میدیاکانە لە ناویشانە دەستگای میدیایی کورسات کە ئەوە ئیتر شایەتی دانی ناوێت زیاترە بێت بە مجامەلە. زۆر سپاسانەکەم، سپاس بۆ ئامادەبوونتان.